دەیان ساڵە موسڵمانە ئیغوریەکان لەلایەن دەسەڵاتدارانی کۆمۆنیستی چینەوە دەچەوسێنرێنەوە و تا ئێستاش ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و زلێزانی جیهان لە ئاستی پێشێلکاریەکانی مافی ئەو موسڵمانانە بێدەنگن. ئێغورەکان بەشێکن لە نەتەوەکانی لەقی تورکی کە دەگەڕێنەوە بۆ هۆزە پەرتەوازەکانی گەلانی مانگۆل و بەشی هەرە زۆریان موسڵمانی سوننن. بە پێی نوێترین ئامارکە لە ساڵی 2008 بڵاوکراوەتەوە ژمارەی ئیغورەکان دەگاتە 41 ملیۆن کەس لە جیهاندا. دەسەڵاتدارانی چین ستەمێکی بێ ئەندازە لە موسڵمانانی وڵاتەکەیان دەکەن. ڕێگری ئازادی ئاینی ڕێگەنەدان بە ئەنجامدانی پەرستشەکان، ڕووخاندنی مزگەوتەکان، سوتاندنی قورئان و بەرماڵ، ناچارکردنی موسڵمانان بە خواردنی گۆشتی بەراز و خواردنەوەی مادە کحولیەکان لەو ستەمانن کە دەسەڵاتی کۆمۆنیستی چین لە موسڵمانە ئیغورەکانی دەکات. لەم چوارچێوەیەدا ڕێکخراوی هیومان ڕایتس وۆچ لە راپۆرتێکیدا لەسەر ڕەوشی موسڵمانان لە وڵاتی چین ئاماژەی بەوە کردووە. دەسەڵاتدارانی چین بە هەزاران و هاوڵاتی ئیغوریان ناچار کردووە لە سەربازگەی تایبەتدا لە ڕێگەیوانەی تایبەت و ڕاهێنانەوە دەستبەرداری ئاینەکەیان ببن. لە مانگی ئابی ئەم ساڵیش نەتەوەیە گرتوەکان ڕایگەیان زیاتر لە 1 ملیۆن موسڵمان لەو کامپانیهێنیانەدان و ناچار بەوازهێنان لە ئاینی ئیسلام و پەیڕەوکردنی ئاینی ڕەسمی وڵات کراون. هەروەها بە پێی راپۆرتێکی ماڵپەڕی گۆڤاری فۆرین پۆلۆس زیاتر لە 800,000 موسڵمانی ئیغور لە سین دەستگیر کراون و لە کەمگەلێکی هاوشێوەی ئەو کامپانن کە کاتی خۆی هیتلەر جوولەکەی تیا گل دەدایەوە. ئەمەش وەک بەشێک لەو هەڵمەتەی کە حکوومەتی کۆمۆنیستی چین بۆ سڕینەوەی ئیسلام و کولتور و زمانی ئیغورەکان لەو وڵاتەدا دەستی پێکردووە. هەروەها ڕۆژنامەی واشنگتن پۆستی ئەمریکی نووسیوێتی بادەیان هەزار موسڵمانی ئیغور لە ئێستادا دەستگیر کراون و لە سەنتەرەکانی پەروەردەی سیاسیدان کە هاوشێوەی ئەو سەنتەر و کامپانن کە لە سەردەمی هیتلەردا بۆ جوولەکەکان ساز کرابوون. ئەمە بەدەر لەوەی کادەیان زانا و کەساتی ئیسلامی لە زیندانەکاندا بەند کراون، بە نمونەی عەبدولکەریم عەبدولوالی زانای ناسراوی ئیغوریەکان و کە دوای 28 ساڵ لە زینداندا گیانی لەدەستدا. لەلایەکی تریشەوە گای ماکدۆگال لە نەتەوەی گرتوەکان ئاماژەی بەوە کرد زیاتر لە 100 خوێندکاری ئیغور کە لە وڵاتانی وەکو میسر و تورکیا گەڕاونەتەوە بۆ چین دەستگیر کراون و هەندێکیشیان لە زیندانەکاندا مردوون. دەسەڵاتدارانی چین نیان شاردوتەوە کە ڕێگری لە بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام دەکەن و خی جینپینگ لە مانگی ئەیلولی ئەم ساڵ ڕایگەیان ئیسلام نەخۆشیەکی گوازراوەیە و هەمان مامەڵەی نەخۆشیە گوازراوەکانی لەگەڵدا دەکەن. لە شاری خیجینجیانگ ڕۆژانە چەندین جار موسڵمانان دەپشکندرێن، با نمونەی کاتی چوونە مارکێت و شۆفێریکردنی ئۆتۆمبیل تەنانەت پۆلیس بۆی هەیە مۆبایلی موسڵمانان بپشکنێت. کەناڵی جەزیرەی قەتەریش بڵاوی کردەوە لە شاری لینینخیای سەر بە پارێزگای گانسۆ لە وڵاتی چین قورئان خوێندنی منداڵانی موسڵمان قەدەغە کراوە. لە کاتێکدا جیهان دژی پاکتاوکردنی موسڵمانانی ڕۆهینگیا لەلایەن بوزیە توندڕەوەکان هاتبووە دەنگ، سەرۆکەی چین لەگەڵ سەرۆکی سوپای بۆرما لە پەکین کۆبوونەوە و باڵپشتی خۆی بۆ سوپای بۆرما دەربڕی. باگوێری راپۆرتێکی سەنتەری لێکۆڵینەوەی کەناڵی جەزیرە ژمارەی موسڵمانەکان لە وڵاتی چین نزیکەی 23 ملیۆن دەبێت و ڕێژەی لە 1.7 دانیشتوانی وڵاتە پێک دەهێنن، بەڵام هیچ کام لە مافەکانیان پارێزراو نییە و تا ئێستاش هیچ هەنگاوێکی کردداری بە ئاڕاستەی شەرمەزارکردنی ستەمەکانی حکوومەتی چین لەلایەن نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە نەنراوە.